بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کۆبوونەوەی شاندی دانوستانکاری حکوومەت هێرێم لەگەڵ پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو ژمارێک لە فراکسیۆنەکان بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشداش هەرێک لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بەشداریان لە کۆبوونەوەکەدا نەکرد. هاوکات دوای کۆبوونەوەکە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان ڕایگەیاند کەوان ئامادەن 250,000 بەرمیل نەوت ڕاوەستی بەغداد بکەن. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوێی زانێرەکانی ناو کۆبوونەوەکە دەکەین. شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لەگەڵ پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و گفتوگۆیان لەبارەی دۆسیەی نەوت و موچەوە کرد. دوای کۆبوونەوەکە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئامادەن 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بفرۆشن و پابەندی ئەو بڕگانە دەبن کە لە پرۆژە یاسای بودجێی عێراق داهاتوون. ئێمە ئامادەی خۆمانمان دەربڕی بوو لە ڕابردوو لە ساڵی 2019 لە ڕێکەوتنەکەمان لەگەڵ حکوومەتی فێدرالی لە مانگی 11 2019 و ئێستاش لە پرۆسەی گفتوگۆکردن و پەسەندکردنی موازنەی 2021 وتومانە ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوت لە ڕێگای سۆمۆوە بفرۆشین. ئەمە زۆر مناقەشەوە کراوە حەزەکەم دووبارەی بکەمەوە. ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوتەکە وەکو چۆن لە پرۆژە یاسای موازنەی 2021 هاتووە بە دەقی ئەو یاسایە پابەند دەبین پێی. ژمارەیەک فراکسیۆن وەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بەشداری کۆبوونەوەکەی حکوومەت و پەرلەمان بوون. سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ ئاماژە بەوە دەکات وەفدی حکوومەتی هەرێم نەیانتوانیوە هیچ بڕەپارەیەک لە یاسای قەرز بەدەست بێنن. هاوکات سەرۆکی فراکسیۆنی پارتیەوە دەخاتە ڕوو وەفدی حکوومەت گەشتبین نین با ڕێکەوتن لەگەڵ بەغدا. وەڵامی ئەمانە هەر هەمووی هیچ بوو، هیچ بڕەپارەیەکیان حاصل نەکردووە و هیچ موچەیەکیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو ماوەیە دەسەبەر نەکرده بوو و هەرچی شتەکانی ترە بە مەسئولیەتەوە باسیەکەین ئەمەیە وەڵامەکەی کە هیچیان حاصل نەکرده بوو سەبارەت بەو یاسایی کە بۆ کورتێنانی بودجە بوو بۆ ساڵی 2020 لە عێراق. گەشتبین نین بەوەی کە فعلەن دەکەینە ڕێکەوتن چکەوەی بینیمان ئەوە بوو کە تاقیداتەکان زۆرن و لە دوای سەری ساڵیش بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان جارێکی دیکە دەبێتە وەرەقەیەکی ئینتیخابی حملەی ئینتیخاباتی عراقی و ئەو ڕەوتە پۆپۆلیستی کە هەیە لە بەغداوە ئەو بیرکردنەوە شۆبینیەی کە هەیە. بەڵام بێئومێدیش نەبوون شان دەکە کە نەگەینە ڕێکەوتن. هەموو هیواکان لەسەر ئەوە هەڵچندراوە کە هەرێمی کوردستان بەردەوامی بە دانوستانەکانی خۆی دەدا. پێشتر ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان داوایان کرد بوو کۆبوونەوەیەکی پەرلەمان تایبەت بکرێت بە موچە و گفتوگۆ لەگەڵ بەغدا، بەڵام حکوومەت ئامادە نەبوو. لای خۆشی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکەی پەرلەمان و حکوومەتی کرد. لەبەرەوەی پێمان وایە ئەم جۆرە کۆبوونەوەیە دەبوو لە هۆڵی پەرلەمان بێ و بە ئامادەبوونی گشت پەرلەمانتاران بێ، چونکە ئەو بابەتێکی گشتیە پەیوەندی بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە هەیە و دەبوو بۆ ڕای گشتی لەوێەوە قسە بکرێ و باسی وردەکاری گفتوگۆکان بکرێ. هەرچەند لەلایەکی کەشەوە بەڕاستیم پێم وانییە وردەکاریەک ما بێ خەڵک نەیزانێ یا پەرلەمانتار نەیزانێ. پێم وایە پەرلەمان دوای هەموو دام و دەستگاکانی دیکە و لە عێراق و لە هەرێمی کوردستان بابەت و وردەکاری و هەواڵەکانی ئەم گفتوگویانەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا دەزانێت کە ئەمڕۆ خەڵک بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێ لە ڕووی ژیان و گوزەران و بە تایبەتیش دوای خۆپیشاندانەکان دەبوو پەرلەمان چەند کۆبوونەوەیەکی سەرۆپڕی کردبایە دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان، بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ژیان و گوزەرانی خەڵک و دەرهاویشتەکانی خۆپیشاندان. بەپێی یاسا پەرلەمانی کوردستان مەرجعی باڵای خەڵکی کوردستانە کەچی هیچ ڕۆڵێکی لە گفتوگۆکانی هەرێم و بەغدا نییە و نەیتوانیوە حکوومەتی هەرێم بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا پابەند بکات. هەر کاتێکیش حکوومەت بیەوێت پەرلەمان کۆبوونەوەیەک دەکات.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکعالی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی ئەمڕۆ چیتان دەستکەوت لەبارەی پرسینەوت و موچە لە نێوان هەرێم و بەغداد لە کۆبوونەوەکەی شاندی حکوومەت و پەرلەمان. بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسانەکەم کاک حەکیم. دیارە ئەمڕۆ من بەندەوەک و سەرۆکی لیژنەی پیشسازی و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان بەشداری کۆبوونەوەکە بووم. ئەوەی گرنگ بوو لای ئێمە کۆمەڵی وەڵامی ڕوون و ڕاشکاومان پێویست بوو، هەرچەنە دواتر ئەوی وەڵامانش هەندێک ئەگەر و پرسیاری تری بەدوا دێت بەبەستمان بوو بەشدار بین و خاڵێکی تر ئەوەی کە لامان ڕوون بوو ئەوەی لە ڕابردووە ئێمەمانان لە باسی قاچاقچی بەرپرسەکان کۆمپانیاکاریەکانیان و دۆسەی نەوت گۆرەباجی کۆمپانیەکان مەبەستمان بوو ڕوبەڕوو پێیان بڵێن هۆکاری دروست بوونی ئەم دۆخە ئەمانن پێش ئەوەی یەخەی بەغا بگرین یاخود باسی بەغدا بکەین. ئەوەی لای ئێمە ڕوون بوو بن کۆمەڵک شت گرنگ بوو لەلام یەکەمیان ئەوەیە بە دەقیقی ئایا هەرێمی کوردستان ئامادەیە 250,000 بەرمیل نەوت بدات یان نە؟ ئەگەر 250,000 بەرمیل نادەیت حت پێویست ناکە بچتە ناو گفتوگۆ و دانووسان و پەسەندکردنی بودجەوە. ئەمە بابەتی یەکەم کە جێگری حکومەت 6 جار تاکیدی کردووە کە ئەوان ئامادەن نەوتەکە بدەن. و ئێمە من تەڕحێترم کرد لەوێ بۆ دڵنیایی زیاتر یا پێویستی زیاتر پێویستە سەرۆکی حکومەت نووسراوێکی ڕسمی بۆ پەرلەمانتارە کوردەکان یاخود نوێنەرانی کورد لە لیژنەی دارایی بنووسێ تێیدا ئامادەگی هەرێمی کوردستان بۆ فرۆشتنی بۆ تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت بە سۆمۆ یا فرۆشتن لە ڕێگەی سۆمەوە دەرببرێت. خاڵێکێ کە وەڵامم دەست نەکەوت بۆ ئەمان ئەگەر حکوومەتی عێراق داوای هەمووی کرد هەمووی 430,000 بەرمیلە کە سۆمۆ لە پرۆژەی 430,000 بەرمیلی ڕۆژانە لە پرۆژەی بسوێکا تەسلیمی کردووە ئایا هەرێم ئامادەیە هەمووی بدایانە کاقوبات وتی ئێمە دراسی ئەومان نەکردووە و ئەوە شێکێکە لەو بابەتانی کە پێویستی بە دراسەکە باشە. خاڵێکی تر ئەوەیە باشە ئەگەر هەرێم 250,000 بەرمیل بدا بەپێ ئەوەی لە پرۆژەکە هاتووە 180,000 بەرمیل لەمێنێتەوە بۆ خۆی خەرجەکانی شەریکات و ئەوانەی پێتەرتیب بکە ئەو 4 ملیار دۆلارە قەرزەی لە زمەتی کە نەوتی فرۆشتەوە بە پارەی پێشوەخت بەچی داتەوە. ئەمانە کۆمەڵی ئەگەر قسەش لەسەر ئەوە کرا ئەمیشەوەیە کە ئەو کاتە بێ لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ دانەوەی ئەم قەرزانە و میکانیزم و ڕقابەی هەردوو لا دیوانی چاودێری بکەونە گفتوگۆ چۆن بمێنێتەوە. باشە کاکعالی سەبارەت بە نەوتەکە شتی تر زۆر باسکاریم پێویستە پرۆژە یاسای بودجەی هەبێ باسی ئەم قاچاقیانەمان بەڕوونی کرد باسی ئەم نادادی و گەندەڵی و تاڵانکاری و دزی و مافیایی و چەتەگوەڵا هەموویەتی ئەوانەمان هەمووی بەڕوونی کرد کە ئیسلاحی گەورە لەمەیە کاک حەکیم باوەڕکە بەڵێ بن بە هەموو قوتێکەوە جاشەڵێن یا باشەڵێن لام گرنگ نییە لام گرنگ نیە خەڵک پێ مەڵێ جاش یا باش ئەوەم لا گرنگە خەڵک موچەی هەبێ لەم مەرحەلا تاکە حەل ئەوەیە کە لەگەڵ عێراقا ڕێ بکەون لە منی وەرگرە ئەمانە خۆیان موچیان پێ نادرێ موچیان پێ نادرێ ئەگەر لەگەڵ عێراقا ڕێکەوتن نەکەیت بەڵام لە درێژخایەنە 4 تر 5 تر 7 تر باوەڕ کە ڕێکەوتنیش لەگەڵ عێراقا قورسە بێ عێراق خۆی ساڵانە دانیشتوانی نزیکەی 1,100,000 زیاد دەکات سەدان گرفتی هەیە ئێستا نزیکەی بەم ساڵەوە لەوانەیە قەرزەکانی عێراق نزیک بێتەوە لە 200 ملیار دۆلار ساڵ بە ساڵ فائیدەی قەرزانە زۆرترە بێ و تا دواتر کۆمەڵە کێشەی گەورە دێ ئەم عێراقی جاران نییە ئەمڕۆ حکوومەتش خۆی وجودیان هەرگیز عێراقمانوان نەبینیوە ئەوەنە سەریح و ڕق و تند بن بەرامبەر بە هەرێمی کوردستان حەل ئەوەیە بەرپرسانی ئەم وڵاتە 30 ساڵە خەریکی دزین 30 ساڵە خەریکی گەندەڵین یەکاکە 4 ساڵ واز بێنن باش یەکێ 2 ملیار دۆلاری هەبێ تر تەواو یعنی 2 ملیار دۆلاری هەبێ 200,000 دەفتەر دۆلار چاوەڕێی چی یعنی ئێواز بێنە ئیتر با چەند ساڵێک خەڵک بژی و دزیمەکە چەند مانگە دزیمەکەن چەند ساڵێ دزیمەکەن تاوەکو هەرێمی کوردستان و خەڵکەکە یەکەوێتە سەرسکە بەڵام ئەمان پێیان وا بێ بەڵێ حجمی گەندەڵی و فەسادیان لە خاڵە سنووریەکان 170 ملیار بێ و لە دۆسەی نەوتان نزیکەی 200 ملیۆن دۆلار بێ و کام زەویەی باشە لە سلێمانی و هەولێرا بێ بۆ ئەوان بێ و کۆمپانیاکانیان بە قۆرخکاری هەموو شتێکیان بدرێتێ لە نەقلی نەوت و گاز و غاز و هەموو شتێ بۆ ئەوان بێ و خەڵکیش نابێتە نەزلووە بەقاکات چکە جاشە چکە کۆی لێ حەلی ڕسمی بەڕاستی بەدیدی من باوەڕی جێگیری من ئەوەیە لە درێژخانە ئەبێ لە هەرێمی کوردستانەوەم دۆخ باشە کاک عەلی سەبارەت بە نەوتەکە
خۆت متمانەت بەوە هەیە وەکو زانیاری ئایا لەوەدا بەرپرسانی هەرێم ڕازگۆن کە دەڵێن 250,000 بەرمیل نەوتەکە تەسلیم دەکەن ئەمڕۆ شەد جار دووبارەیان کردەوە سوێندیان خوات کە نەوتەکە تەسلیم دەکەن چونکە دواتر بڵێن قوبات تاڵبانی لە فەیسبووکی خۆی پۆستی کردووە دەڵێ ئێمە ئامادەین ئەو بەرگانە جێبەجێکردنی کە لە یاسای بودجێ عێراق هاتوون لە یاسای بودجێ عێراق دەڵێ ئەگەر نەوتیان تەسلیم نەکرد بڵێن لە پرۆژە یاساکە لێبڕین هەبێ ئەمە چۆنە بڵێن لێبڕی نابێ کاک حەکیم لێبڕی نابێ ئەمجارە مەقاسن نەوت نەدەن پارە نایە ینی وەکو 2009 نابێت دڵنیا بە من واقعی پەرلەمانی عێراقت بۆ باسەکەم جار لەسەر قسەکەی تۆ بن ڕەفیقەکانی خۆم لە پەرلەمانی عێراقم شەو پەیوەندیمانە بوو کاک شیار کاک ئەحمەی حاجی ڕەشی ئەوانە گوتیان عەلی تۆ خۆت واز لەوە بێرە قەناعەتەکەی ئەمان 250,000 بەرمیل دەن یا ئەمە تەنیا قسەیە نازانم ئەمڕۆ سەد جێگری حکوومەت 6 جار ئەمەی تەکید کردێتەوە و سوێنی خواردووە و یا ئەمانە بەڵام لە نەتیجا ئێمە و تومانە چی ئەبێت داتا و شتەکان هیچ ڕوون بێ ئایا هەیەە ئەیدەن نایدەن چۆ قسەیەک شێ ئایا هەیەە نەوتیان هەیە ئەبێت نامەیەکی ڕسمی سەرۆکی حکوومەت بێ کە تەمسیلی هەموو ئەنجومەنی وەزیرانەکە بەڕوونی بە فراکسیۆنە کوردستانیەکان بڵێ ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوت ڕادستی شەریکەی سۆمۆ بکەین باشە لە بەندەری جەیهان و لەگەڵەوەشتا لە 150 داهاتە فدراڵیەکان بدەین لە بەرامبەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە لای من لەم مەرحەلا موچەی فەرمانبەرانە ئەمە تا ڕادەیەک زمانی بابەتەکەیەکە ئەگەر ئەمە نەبوو ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەمە جێگیر کرا و لە بودجەکە ڕۆی ئەگەر نەوتەکەیان نەدا ئەو کاتە خەڵکی کوردستان پارتیەکان و یەکێتیەکان و هەموو کەسێ بەقەدەر یەک تۆز ویژدانی هەبێ ئەبێ بڵێ کاتێک کە موچە نییە خەتای ئەمان باشە بەس خۆت متمانەت بەوەیە ئێستاش کاوان نەوت تەسلیم بکەن 250,000ەکە وڵی کاکین متمانەت هەیە بەوان کاکین من باوەڕکە یعنی ئەمان لە 2014ەوە نەوتیان نەداوە ینی 2009 بۆە بیانتایە نەیانتا لە بودجێ بۆە بیاندانیاندا دواتر مەقاسەیان کرد لە بەشی هەریەمیان بڕی منم ڕۆ تەرحێکی ترم کرد وتم بۆ ئەوەی نێتپاکی هەریەم پیشان بدرێ کاکە کات لە دوای سەری ساڵەوە کاتەوە وردە پرۆژە یاسای بودجە بەرەو پەسەندکردنەچێت لەوانەیە 20 ڕۆژێکی پێ بچێت 5 ڕۆژێکی پێ بچێت لە پەرلەمانی عێراقا ئێوە نێتپاکیە پیشاندەن 20,000 30,000 40,000 50,000 بدەن من پێم وایە ئەمە یارمەتی هەم فراکسیۆنە کوردستانیەکان و هەم لیژنەکانەدا بەڵام پێچووەم قسەی منیان پێخۆش نەبێ بۆچی وتیان نانێرینەوەەکە پەسەند نەکرێ نایدەین باشە وتیان تا یاساکە پەسەند نەکرێ یاسای بودجەکە استحقاقمان دیاری نەکرێت نەوت نادەین باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێز وتت ئەگەر ئەوان بڵین ڕاز دەکەن نەوتەکە تەسلیم دەکەن بۆچی گرنگە سەرۆکی حکوومەت نووسراوێکی فەرمی ئاراستەی پەرلەمانی عێراق نازان حکوومەتی عێراق بکە کە بڵێ ئەوان ئامادەن بۆی کە 250,000 بەرمیل نەوت تەسلیمی کۆمپانیای سۆمۆکەن ئەمە گرنگیەکە چیە لە ناو پەرلەمانی عێراق بۆ بڵین دۆخی سیاسی ئێستا عێراق نا بۆ پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی عێراق من باسی ڕەفیقەکانی خۆمەکەم ئەوەی هەندێ برادری پارتی بەجاشیان نەزان لای من خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەرن ئەوان ئەڵێن ئەگەر ئێمە دڵنیا بین یعنی بۆ ئەمە وەڵامێکشە بۆ ئەو پارتیانەیە بۆ ئەویی بۆ ئەو خەڵکانی کە قسەوان ئەڵێن ئەوان ئێمە دڵنیا بین لەوەی کە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت و ئەو داهاتە فیدراڵیانەی کە هەیە بە پێی یاساکە تەسلیمەکە هەموو شەڕێکەکەین بۆ ئەوەی هەموو هەوڵێکە دەین بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی بکەین بەڵام من کە نەزانم تۆ نەوتەکەی دەی شەڕم پێ ناکرێ ینی تۆ منە نێریتە جەبهەیەکەوە بەبێەوەی چێکم پێ بێ بەبێەوەی فیشەکەم پێ بێ بەبێەوەی ئینم پێ بێ بۆیە من لێرەوە خەڵکی کوردستان دڵنیاکەم و ئەگەر ئەمانە بڕەنەوتە تەسلیم کەن هیچ پەرلەمانتارێکی کورد نەدژێ بێ و ناتوانێت دژی بێ تا ئەگەر ئەوان تەسلیم کەن ئێوە قۆمان لە لیژنەی دارایەچین فاوەساتەکەیەکەین بەڵام تۆ بتەوێ نەوتەکە نەوت تەسلیم نەکەیت و ئەوەش حاڵی خاڵە سنووریەکان بێ ئەو حاڵی نەوت بێ ئەو حاڵی گەندەڵی بێ لە عێراق و یەکێکیش داوای مافی خەڵکی کوردستان کە بڵێ کۆیلێ چییە باش ئەو قسە کەس بە توورێکی تەر نایکردێ ئەوەی کە دەڵێ گەر کەسێک کۆی لێ بچێت بۆ بەغداد مەبەست ئەو قسەیە یاخود ئەوانەی کە دەڵێن بە منەتی بەغداڵ نەگرین گۆشتی بەدڵنیاییەوە لای ئێمە
لای ئێمە کۆی لای من کۆی لەبوون ئەوەیە پشتیوانی دەسەڵاتدارێکی خاوەنی $100 ملیۆن گەندەڵی نەوتکا و قاچاقچێتی کا و زەوی داگیرکا و کۆمپانیای سکیوریتی هەبێ و خاوەنی $100 ملیۆن بێ و میلەتەکەی برسی بێ. لای من کۆیلایەتی ئەوەیە پشتیوانی خەڵکی ستەمکارکەی ئەوەی کە لە بەغا بێ یا لە ئەفریقا بێ شەڕی موچەی خەڵکی کوردستان بکەیەوە سەروەریە کۆیلایەتی نییە. باش دوو خۆ ئەگەر بابەتەکە گۆشتی لاڕان بێ خۆ مەسوولەکان گۆشتی لاڕانی خۆیان ناخۆن. ئەی کوێ دەخۆن؟ والله بەرپرسێ سەرمایەکەی 3 ملیارە هەیە 4 ملیارە هەیە 5 ملیارە هەیە زەوی وەرگرتووە زەویەکە هەر زەوی یەک پارچە زەوی باید ملیارە دۆلارە. باشە ئەوەی کە گۆشتی ئەوەی بەنیازن گۆشتی لاڕانی خۆی بکە بەنیازن خەڵکە فەقیرەکە گۆشتی لاڕانی خۆی بخوا ئەوانش لە خاڵە سنوورەکان 170 ملیاریان دەستکەوێن. بەنیازن خەڵکە فەقیرەکە گۆشتی لاڕانی خۆی بخوا گەندەڵی نەوتیش ماگانە $200 ملیۆن بێ. بەنیازە خەڵکە فەقیرەکە گۆشتی لاڕانی خۆی بخوا کۆمپانیا سکیوریتەکانی باس نەدەن. خەڵکە فەقیرەکە گۆشتی لاڕانی خۆیدا کۆمپانیەکانی ئینتەرنێتیان باس نەدەن. خەڵکە فەقیرەکە گۆشتی لاڕانی خۆش بکە ئەوانش لە بەغا خەریکی مەعاشی گەورە و پارەی 40 پاسەوان و لە مەنتیقی خەزا کۆشکیان هەبێ و لە شەقلاوە vێلایان هەبێ و لە کوێ ئەوەی کە قەرارە گۆشتی لاڕانی خۆیکە بەرپرسی عادل ئەوەیە لە خۆیەوە دەست پێەکە. تۆ سەیریکە لە 2014ەوە ئەم وڵاتە کەوتۆتە سەر دەهامەتی یەکێتی و پارتی 1 سنتی با خەڵی خۆیانیان دەرنێنەوە نەخۆیان نەمەسوولەکانیان 1 سنت $1 کێ ڕۆژە بینی بڵێ ئەم مانگە یەکێتی و پارتی $10 ملیۆن هێنادایان بموچە کێ بینی بۆ نیانە ئەینیانم هەموو کەناڵە بەچی بەڕێوەچێ 1000 پەیجان دروست کرۆ بۆ جنێودان بە خەڵک بەچی بەڕێوەچێ ئەم هەموو بارەگا حزبێ بەچی بەڕێوەچێ باشە تۆ خۆتایتان لا بە هەموو نامەتێ بەسەرم خەڵکا کە تووشی 100 کێشەی کۆمەڵایەتی بوو تووشی 100 گرفت بوو تووشی سێو بوو دەستیان نەکردە باخەڵێ ئێزەوەڵا بازی هەو بکەیت یەکێڵە گۆشتی لاڕان بخۆی کێڵە کۆیلەتیە و ئەم عەقڵیەتە لە کوردستانە خەڵک نایکڕێ وەری ناگرێ. باش سەبارەت بە ئەوەی کە ئەگەر بۆ نمونە ئەوان وەکو ئەگەرێ دابین ئەگەر نەوتەکە بنێرن ئێمە چەند لە عێراقمان دەست دەکەوێت چەند لە ناو خۆ دەمێنێتەوە بڵین نەوتی کوردستان بۆ خۆمان؟ طبعا ئەوەی لە بودجەکە هاتووە کاک حەکیم تا ئێستا وەکو پشکی هەرێمی کوردستان من پێم وایە لەم واقع سیاسیە عێراقا ئەگەر بڕوا بۆ کورد هەدیە دیاریەکە باش طبعا نزیکەی 13 ملیار بە خەرجی حاکیمەوەتە نەوت و عەفو فۆرمی خۆراک و بایعی و دەرمان و ئەوانە نزیکەی 13 ملیار و نیوە ئەگەر پێشبەشکەش بکرێ بە سیادی ئەوە زیاترەکە باشە لە بەرامبەرە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل و داهاتە فیدراڵەکان نیوەی داهاتە فیدراڵەکان بدا لە تەنیش لەمەوە تۆ 180,000 بەرمیلی تەبێ بۆ خەرجی و مەسروفاتی شەریکاتی نەوت ئەو بەشەی تری داهاتی ناوخۆتە بێ ئێمە لە بەغداوە بەس موچەکەشمان بۆ بێ ئەگەر داهاتی ناوخۆ باشتر بکرێت ئەتوانرێ بە داهاتی ناوخۆ دووشتی تر بکرێت چکە تۆ نەوتی نامێنێتەوە چکە نەوتەکە 250 دەیتە بەغا ئەبێ 180 بۆ خەرجی و مەساریفی نەوت و ئەوانە بەکاربێنی ئەو قاچاقیەی کە من ساڵێکە بەم بەرپرسانە ئەڵێم ئاخر زۆر قورسە بە یەکێ ڕوبەڕوو بڵێ تۆ قاچاقیت و جی لە میلەتەیەتی باشە ئەگەر دۆخێم خاڵە سنووریانە و قاچاقیەکان ڕێک بێتەوە و ئەگەر باج ڕێک خرێتەوە کاک حەکیم منم ڕۆ شتێکم بەهین وت بەوەفدی حکومەت وت باج زۆر مهمە ها ئەو ئەمریکا گەورە لەسەر باج وەساوە زانی لە کوردستان ئەوەی پێویستە باج بدا باج نادات ئەوەی باجی لەسەر نییە باجەدا چۆن کێ لە کوردستانی ئێستا ئیشی هەیە کۆمپانیەکانی نەوت وانە دا کۆمپانیای شەریکاتی گەورەی نەوت بێ نەقلی بێ ئەوە بێ ئەمانە باج نادەن ئیشیان لێ نایدەن کۆمپانیەکانی ئەنتەرنێت بەردەوام هەموو ڕۆژێ مشارک زیاد دەبێت کەمترین باج کۆمپانیەکانی عقارات و پرۆژەکانی نیشتەجێبوون زۆر بازاڕیان باشەوە نییە ئەوانیش باج نادەن کۆمپانیەکانی سکیوریتی مەسوولەکان ئەو هەمووی نیان لەسەرە باج نادەن ئەی کێ باجەدا کابراایکی داما و 4 ساڵە کۆمپانیا هەیە پرۆژەیەکی نەکردووە تەنفیزی نەکردووە تۆ ئەبێ باجەکە لێرە ڕێکخەیتەوە دۆخی خاڵە سنووریەکان چاکەین منم ڕۆژ باشم کرد ئەو یاسای چاکسازەی کە کردمان تا ئێستا چەند پێشمەرگەی نایاسایی دەرهێنراوە هیچ تاوەکو ئێستا چەند شەهیدی ساختە دەرهێنراوە چەند کەمەندامی سەنگەری ساختە دەرهێنراوە چەند تەقاعودی ئەوەی کە کراوە نزیکەی 1200 لە باڵای نایاسایی ئەوە دەرهێنراوە ئەمڕۆ کاقوباس شتێکی تری وت 16,000 دووموچەیان دەرهێناوە
36,000 جیا کردوەوە کە گومانی لەسەر ئەوش چاکەن تو یاسای چاکسازیەکە جێبەجێکە ئەمە موچە تێناوە خوارەوە وانە لەولاوە خاڵە سنووریەکان و باش کۆنتترۆل کە داهات زیاتە بێ بەم داهاتی ناوخۆ ئەتوانی پرۆژەکان و خەرجی تەشغیلی واتە خەرجی وەزارەتەکانە پۆلیسە خست نەخۆشخانەکانە سجنەکانە دەوائری حکومەتە چی ئەمانە بەداهاتی ناوخۆ لەگەڵ پرۆژەکانە بخەیتەوە گەڕ و موچەی فەرمانبەرانیش لە بەخاوە بێ من دڵنیاتەکەم ساڵێکی زۆر مستەقر دروسە بێ بەڵام تۆ ئەگەر لەگەڵ بەخا ڕێ نەکەوی باشە بەم دۆخی خاڵە سنووریەکان بەم دۆخەی نەوت بەم دۆخەی باش دڵنیا بە ساڵێکی سەختت لە پێشە بێ بۆیە لێرە گەین بەچی ئەوە کێ قەرارەدا ساڵێکی سەخت بێ ئەوە ئەوانەیە سبەی شەو پیرۆژبایی ساڵی نوێ لە خەڵکی کوردستانەکەن هیوا خوازق ساڵێکی خۆش و شادی و کامەرانی بێ بابە ئێوەیە ناڵن خەڵک ساڵێکی خۆش بژی تۆ هەموو مانگە یەکێکتان 50 ملیۆنی لە باشماخەوە دەستکەوێت بە قاچاخی و لەم لاشەوە 1 سنتی 1 دینار 1 دۆلاری داهاتی خاڵە سنووریەکانی سووریا بە نمونە وەرەگرم نەگەڕێتەوە خەزیێنەی دەوڵەت و بزن و مەڕ و مانگا و جگەر و نەوت و چی پیابێ بەچی خەڵک خۆش بژی یعنی خۆی یە دزیت لێکە گەندەڵیەکە تاڵانیەکە وەکەوەی گاڵتە بە خەڵکیشکەن هیوا خوازین ساڵی نوێ ساڵێکی پڕشادی و کامەرانی و سەرکەوتن بێ بەسەر هەموو کۆسپوتە گەرەکانە بابە ئەوەی نەیاڵێ خەڵک خۆشبەخت بێ ئێوەن ئەوەی نەیاڵێ خەڵک سەرکەوێ بەسەر کۆسپوتە گەرەکانە ئێوەن ئەوەی نەیاڵێ بازار مستەقر بێ ئێوەن ئەوەی نەیاڵێ خەڵک بازرگانی بکە ئێوەن باڵێ باش ئەی سەبارەت بە یاسای کورتێنانی دارایی ئەوەی کە پێشتر بەڕێست و ژمارێکی زۆر پەرلەمانی عێراق وتیان دەرفەتێکە بڕۆن لەکە لە مانگی 11 لە بڵین لە 12 11 پەرلەمانی عێراق پەسەندی کرد ئێستا هیچ بڕەپارێک بەم یاسای کورتێنانی دارایی ئەمڕۆ کە وفدی حکومەت وتیان هیچ بڕەپارێک لە بەغدادەوە دێت بەم یاسای کورتێنانی داراییە خۆی کاک حەکیم کێشەی ئەم لایەنانە ئەوەیە پێشەوەی دراسە بکەن ئەکەونە ململانێ و ڕەتفعل و وەڵامدانەوە من ئەو کاتە بە برادرانیشم وت ئەبوایە کورد لە بەغا دەنگی بەو یاسای کورتێنانە بدایەوە ئیشیان توانی دڵنیا بە هەندێک شتی باشتری تیا جێگیرکەن دەنگیان پێ نەدا کە دەنگیان پێ نەدا کەوتە دژایەتێکی زۆر خراپ خەڵکی کوردستان ئەو کاتە هەمووی لە گەرمەی دژایەتیا بوو ئێمەمانان بێتەرە سووتمان کاکەمە دەرفەتی گەورەی تایە بۆ خاتری خوا بڕۆن 25 ڕۆژ دوای قسەکەی ئێمە هاتنە سەر قەنەعەت ئێمە کە ڕۆژتی شەری ترەوەنەی نەما بوو بەغداش مەبەستی بوو بەڕاستی یعنی ئەوە نەبێ بڵێ بەغدا زۆر هینن مەبەستیان بوو کات بکوژن و لە نەتیجا پێیان وتبوون 40 میلیارد دینارتان بدەینێ 50 میلیارد دینارتان بدەینێ ئەوە نەیان پێوتو و من پێم وایە بۆ زانیاری خەڵکی کوردستان یعنی با ئەمە ڕوون بێم ڕۆ خۆشیان وتویانە ئامانجی سەردانی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغا یاسای پڕکردنەوەی کورتێنان بووە نەک پرۆژە یاسای بودجەی 2021 چونکە پرۆژە یاسای بودجەی 2021 ئەوەی کە هەیە ینی ساڵانی پێشتریش هەر هەبوو وەکو ئەمە بەڕاستی ینی چۆن بڵێن ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان تا ڕادێک نەسەکانی سابتن هەندێک گۆڕانکاری شکلی و ئەوانەی تیاکرێت باش بۆیە هیچ بڕەپارێکیان دەست نەکەوتەوە ساڵیش تەواو بووی پێم وانێ هیچ بڕەپارێکیش بێ خۆشیان پێیان وانێ هیچ بڕەپارێک باش ئەی بۆ موچەی مانگی 11 و 12 هیچ دەنگ و باسێکەیە پاشەکەوت دەکرێت موچەکەی دابەش دەکرێت ئەمڕۆ هیچ پرسیارێک لە شاندی حکومەت وەزیری داراییش کە لەوێ هەبوو هیچ دەنگ و باسێکە بوو لەو بارەیەوە وەک خۆیان باسییان کردووە پێشتیش من هەر بەردەوام بە دوواسون کرد تا ئیسە هیچ پلانێکیان نییە بۆ ئەوەی دەستکەن بە دابەشکردنی موچەی مانگ 11 و 12 هیچ بەروارێکیشان دیاری نەکە چووکە گوێم لە هەندێک ئەندامی لیژنەی دارایی بووگوایە لە ناوەڕاستی مانگی داهاتوە گەر بەغداش بڕەپارێک نەنێرێت ئەوان هەر موچەکە دابەش دەکەن لە ناوەڕاستی مانگی 1 وەڵی هیچ بڕەپارەیەکیان دیاری نەکردووە هیوادارین دابەشکەن بەڵام هیچ کاتێکیان دیاری نەکردووە ئەمان وەکو خۆیان ئەڵێن تەرکیزی گەورەیان لەسەر ڕێکەوتنە لەگەڵ عێراق بۆ بودجەی 2020 ئەی وەکو لێکدانەوەی خۆت لە وەکو ئەندامی لیژنەی داراییشی بودجەی مانگی 11 و 12 چی لێ بەسەر دێ پێ دوایە بیدەنیا خۆکومانەکانی پێشتر هەر بیکەنە قەرز لەسەر عێراق و نەشیکەنە ئیلتیزام بەسەر خۆیانەوە بۆ خواکار حەکیم ئەم حکومەتەی تەحلیل و لێکدانە و شت نییە نی سەتۆ سەریکەم بۆ نمونە دۆلار
لە مانگێکە ئەگەر 200 میلیۆن دلار بگۆڕنەوە 50 میلیارد زیادی کردو بێتە 300 میلیۆن دلار هەفتە 5 زیادی کردو تو ێستا بە دۆلار ئۆتۆماتیکی مۆزەف لە سا سوێکی لێ بڕێ چکە بەهای کاڵا لە سا سوێک تا بسوێ گرانە بێت تێکڕە لە غاز لە سا سیانزەیە نەوت بنزین ئەوانە تێکڕان نزیکەی لە سا سوێ گرانە بێت باشە لەو لاشۆ تۆ لە سا سوێک لێ بڕی و ئەمە ئۆتۆماتیکی لە سا 44 لێ بڕا واتە ئەگەر بە لێبڕینی لە سا سوێک هەمومان یەک معاش بدرێ فەرمانبەری لە سا 44 لێ بڕاوە جا ئەگەر ببێتە 2 مانگ جارێ ئەو هەر زۆر زۆر خراپترە وەزعەکە باش بەس وەکو ئەوان من لەم ڕۆژانە گوێم لە وتەبێژی حکوومەت بوو تێگەر عێراق پارەکەنە لێ بەدیلی خۆیانەیە و پرۆژە یاسای بودجە ئامادە دەکەن ئەو زانیانە ڕاستن کە باز لەو دەکەن نیازیان هەیە ئەگەر پرۆژە یاسای بودجە ئامادە بکەن موچەی فەرمانبەران کەم بکەنەوە بە ڕێژەیەکی زۆر هیچ زانیارێکی دقیق لەو بارەیە هەیە وەکو ئەگەر بەدیلێکیان نەوتووە ئەمڕۆ هیچ بەدیلێکیان نەوتووە ئەگەر بەدیل لێبڕینی موچە و دیسانەوە دەستکردنەوە گیرفانی خەڵکا بێمە بەدیل نییە کاک حەکیم من ئەمڕۆ شتێکم وتم کاکە ئێمە هیچمان ناوێ هیچمان ناوێ یەک شتان پێڵێم بۆ ئەفدی حکوومەتم وت خۆیان بەبێ زەختی کەس بەبێ هیچ شتێ لە 22 سیا 4 قەراریان تەر کردووە خۆیان دەریان کردووە چی بوون قەرارەکان قەرارانە بۆ جێبەجێ ناکەن یەکەم ڕاگرنی قاچاقی خاڵە سنووریەکان دووەم پێداچوونەوە بە هەموو کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان سێم پێداچوونەوە بە خەرجی و مەسارفی نەوت و شەریکەی سکیوریتی و چی تا دواتر چوارم وەرگرتنی باج لە هەموو ئەو کۆمپانیای شایستەی باجن لەوانە 822 کۆمپانیای نەوت و خزمەتگوزاری نەوتی باشە لەوانە کۆمپانیەکانی ئەنتەرنێت کۆمپانیەکانی نیشتەجێبوون چی بۆ ئەمە جێبەجێ ناکەن یعنی تاکە خۆتان قەرارتان نەداوە قۆمە من ڕەخنەم گرتووە نە کەسێکی تر ڕەخنەی گرتووە ڕاستی ئێمە ڕەخنەمان گرتووە بەس خۆتان دیارە قەنەعەتان بە ڕەخنە و پرۆژەکانی ئێمە بوو بۆیە قەرارتان تاوان نییە بەڵێ وایە بۆ جێبەجێ ناکەن کاکەوە مانگی سێ بۆ ئێستا چەند نۆمانگ خۆ مشکلەکە ئەوەیە یعنی ئەم حکومەتدار لە قەرارەکە ئەمە بەدیلە بەدیل ئەمەیە بەدیلەوە نییە وەڵا ئەم مانگە لە سا 81 ماندا مانگی ئایندە لە سەدا 70 دەین مانگی ئایندە لە ساش ئەمە کەی بەدیلە ئاسانترین شتەوەی دەستکەی بە گیرفانی فەرمانبەرە بەڵام حاکم ئەوەیە جورئەتی هەبێ بەم مەسوولانەی کە بە هێزی ئەمنی دەوڵەت خەریکی قاچاقچێتیان ڕایگرێ بەو لیوا بڵێ فەسڵ تەکەم بێڵی قاچاقی بەم خاڵە سنووریانەوە بکرێ بڕوال بە بازگەی سحێلا بە سەیتەرێکە بڵێ بە چه حەقی ڕۆژانە هەزاران سەر ئاژەڵ بەبێ فەحس بەبێ گومرگ بەبێ پشکنین داخڵەکەی کە لەوانەیە دایان نەخۆشی بێنێتە ئەم وڵاتەوە ئەمە بەدیلە باشە بەس ئەمڕۆ هیچ بەدیلێکیان وت هیچ بەدیلێکیان نەبوو ئەگەر ئەوە لەگەڵ عێراق ڕێک نەکەوتن پێدوای بەدیلەکار لەسەر موچەخۆر دەشکێت وەڵی نەر قسەی مەتاتیان وت ئەبێنەوە بۆ ناوخۆ و ئەبینەوە بۆ ناوخۆ و دەستکەینەوە بە چاکسازی و پێداچوونەوە بە نەوت و دۆخی خاڵە سنووریەکان و منم قسانە کاک حەکیم لە سەرەتای تەشکیلی حکوومەتەوە بۆم کرا دوای 8 مانگ نزیکەی ساڵێک کە زانیم جێبەجێ ناکرێت قۆناق پاشەکشەم لێ کرد من هیچ ناچار نیم بمە پاسەوانی دزی ئەمە سوولانە کابرام شەو خەڵک برسیەتی برسیەتی ئەویش خەریکی هێنانی قاچاقی و لە بزن و مەڕ و توێکشت و بە بەواسکەم نزیکەی 20,000 سیارە لە کوردستانایە بەبێ مۆڵەت هاتوون بە قاچاق هاتوون باشە ڕقەمیان پێوە نییە باشە ئەزانی بەس بۆ ئەمە 100 میلیۆن دلار وەرگیراوە هەر سیارێ بە 50 وەرەقە داخڵ کراوە 100 میلیۆن دلاریان بەس لە قاچاقی سیارە دەستکەوتووە باشە ئەوە یانوێ سە زەختەکەن بۆی ڕقەمیشیان بۆ بکرێ یعنی تۆ بە سیارە تۆ یعنی من خەڵک نان نەبێ بخوار 100 میلیۆنی بەس لە سیارە دەستکەوی تر واز لە هێلکە و دوگو هەموو مانگی قاچاقی جگەرە 10 میلیۆن دلاریان دەستکەوێ بە قاچاقی جگەرە هەموو مانگە ناوەکانی مانوت شوێنەکانی مانوت لە بازاڕی جگەرەکە لەکوێیە لەوێ لەکوێ تۆ کێشەکەمێ بەدیلەمانەیە تۆ ئەمانە دینتەمە ئەمە چارەسەر من وتم بە یەک قەراری سەرۆکی حکوومەت یەک بڕیار مانگی 150 میلیۆن دلار گەڕێتەوە تەنگ یەک بڕیارماندا پاراستنی کێڵگەکانی نەوت و غاز لە کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە بسپێرین بە هێزەکانی پێشمەرگە و ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان هەموو ساڵە 150 میلیۆن دلار بەمەیە گەڕێتەوە باشە دەیان قەراری تری وایە چاکسازی ڕیشەی ئەمەیە بیکەی
تۆ بتێ ئەمە بکەیت و خەڵکیش پشتیوانیت کا و بێموچە بێ و خۆشیان 10 ملیۆن و 100 ملیۆن دۆلاریان دەستکەوێ باسی ژیان و گوزەرانی خەڵک و ناکرێ من سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوێ ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕست بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکەی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک عەلی پێش ناوبڕەکە بەڕێزت باس لەوە کرد کە خۆتان ئامادەنین ببن بە پاسەوانی دەست پێ دوایە ینی ئەم کابینێ کارنامەکەیکی جێبەجێ نەکرا یاخود ئەوانەی کێستە لە حکومڕانی ماونەوە تۆمەتباریان دەکەی بەڕێزت وەڵا کاک حەکیم دیارە کارنامەکە کارنامەیەکی زۆر باش بوو لەسەر کاغەز
و حکومەتی ئەوە بوو کە بچێتە بواری جێبەجێکردنەوە. من ئەمە وتووە ئایا دادگاکان لە جاران خراپتر تەدەخلی حزبیتیانە؟ ئایا هێزی چەکدار وەکو جاران نییە؟ ئەو قاچاقچی ئێستا هەبووە لە خاڵە سنووریەکانە لە هیچ زەمانەکان نەبووە. دۆسیەی نەوتیش وەکو خۆی وایە. باش پرسیارەکەوەیە چی جێبەجێ بووە؟ یاسای چاکسازیەکە یاسایەکی باش و تا ئێستا نەتیجەی دیار نییە. نەتیجە ئەوەیە کە مەسەن بڵێ بەهۆی یاسای چاکسازیەوە 50 میلیارد دینار داهات گەڕایەوە، بەهۆی یاسای چاکسازیەوە 20,000 خانەنشینی نایاساییمان جا کردەوە، 50,000 ئەمە نەتیجەکەیە. من لە خۆم مەسوولم و لەسەر خۆشم محاسبەیەکرم چ لەم دنیا بێ چ لەو دنیا بێ. باشە ئەوەی لەسەر شانم بووە مەسەن زۆر کەس بە منەوتە کاکەیەوە بەس قسەیەکەن چی قسەش هەڵوێستە، قسەشی نعنیە خۆ بەیعنی چی من ئەتەوێم شەو هێزێکی 2000 نەفەرین پێ بێ بچم حدودەکانی سووریای پێ کۆنتڕۆڵکەمونێڵم قاچاقی بکرێ، ئەتەوێ هێزێکم پێ بێ بچمە باشماق بە 1000 چەکدارەوە نێڵم بکرێ، ئەتەوێت بەسەر سەری ئەم وەزیرانە ئەم زەوی داگیرەکە عینی خوار ئەوەت پێکرێت تەسلیمیان نەبی بەرامبەریان بوەسی ئازایانە ڕوبەڕوو پێیان بوتێ ئەمە حزبەکەی تۆ مەسوولەکەی توێ خەریکی قاچاقچێتی من نەمەم پێوتون و ئەمڕۆ ئەکێ لە کۆمونۆکە ڕوبەڕوو هەموویم پێوتوە و لە قاعی پەرلەمانە پێموتون کەسەوەی حکومەت و جێگرەکەی پێبێ. دروستکردنی ئەم کردنیەم قسانە گرنگە و دروستکردنی وەشاریەکی گەورە دروستەکە و لە نەتیجەم هۆشیاریە گۆڕانکاری دروستەکە. ئەگەر هەمومان بێدەنگ بین و بڵێن هیچ ناکرێ وڵاتۆخکە خراپتر بێ مەسەن یەک شتەکرێ بەشتی زۆر گەورەنە بۆی حملەی ئێمەمانانەوە مەسەن ماسی قاچاق ڕاگیرە، ماسی کە بە قاچاقات ڕاگیرە. ئەمە ڕەنگە خەڵک پێی وا بێ هیچ نییە، بەڵام من پێم وایە شتە چونکە ڕەبتیەیە بە 1000 خاوەن حەوزی ماسیەوە. باشە ئەگەر ئێستا هەڵمە ئەو هەڵمەتەی دەستمان پێکردووە نەتیجەیە بێت ئەم حیوانی قاچاقە بزن و مەڕ و مانگا و چیچی ڕابگرین خەڵک پێی وایە هیچ نییە، بەڵام من پێم وایە ڕەبتیەیە بە هەزاران ئاژەڵدارەوە. ئەگەر تەماتە عینیشت بابەتەکانی تر عینیشت وە لە نجا تەسیر لەسەر داهاتەکە و هەموو ڕۆژێ مەسەن سەردەمی ئێمەمانان ئەمانوت بندیوارە 100 بەیانیان دەرکرایان و درۆیە لە نەتیجە خۆیان هاتن لە پەرلەمان یاسایەکیان پەسەند کردیان بەڵێ خانەنشی نایاسایی خەڵک بە نایاسایی بە وەزیر تەقاعود کراوە بە عەمید عەقید لیوا چی ئەبێ چاکی کەین. ئەم کۆڵنەدانە گرنگە. من ساڵێک و 6 مانگە خەریکی قاچاقچێتی خاڵە سنووریەکانم. باشە چاوپۆشیم لە هیچ کەسێ نەکردووە، سەردەمی هەمووی ڕەتێدابەوە، بەڵام ێستا هاوسەرۆکە لە قاچاقیەکرێ، سەرۆکی حکومەتی لە قاچاقیەکرێ ها کۆڵنەدانەوە ئیسەقەوان هاتنۆ سەر قسەی منە بێ قاچاقی بکرێ. ئەم بەرە فراوان بکرێت دڵنیا بە تەسیر لەسەر ڕێگریشەکە، بەڵام هەمومان بێدەنگ بین و بڵێن کاکە بەخۆ ئەم قسەکردنە سوودی نییە و سەری خۆی تااقەتی هەیە 30 ساڵ بە دوای کۆمەڵی مەسوولا بن شەو ڕۆژ دزی لێکە، بەڵام بە منە لە تۆ بێدەنگ بە باسی دزیەکانیەوە مەکە چکە هیچ ناگۆڕێ. بە دڵنیاییەوە قسە کاریگەری گەورەیە بێ و هەموو ئەوانەی گۆڕانکاریان کردووە قسەکردنی زۆریان لە پشت بووە، پەیامی ڕوونیان لە پشت بووە. من دیسانەوە ڕەم وایە بۆ گۆڕانی شتومە ئەگەر ئەمە ڕێی خۆمە هەیە پێی وایە لە حکومەتە هەوڵ بۆ چاکسازی بدەیت و ئەوانە ئێمە هیچ ناچار نین، بەڕاستی هیچ ناچار نین. یەکێتی و پارتی ئەم قاچاقیانی ئەوە نەباسم کردووە ڕوونە لای خەڵک، ئەوەش دۆسیەی نەوتە، ئەوەش دۆسیەی زەوی وزارە بەم ساتەشەوە، ئەوەش گەندەڵی و قۆنخکاری کۆمپانی. ئەگەر ئەمانە ئەمە چاک نەکەن من بۆ لەگەڵ ئەمانە بم پێم بوو ترێ شەریک، یعنی چیم دەسەکەوێ بەڵێ ئەرکی منەوەی ڕوبەڕوویان ببمەوە نەکەوەی لە دوایانەوە سەیریان کەم و بە دڵنیای ئێستا منەم ئەرکە جێبەجێەکەم کە بە ڕوبەڕوویان بوو. باشە بەس پێ دوایە زوتنەوەی گۆڕان و بڵێن زەرێکی زۆر دەکاگەر لەم حکومەتە نەکشێتەوە بم شێوەی ئێستا یاخود زەرێکی زۆری کردووە مادام ئەگەری جێبەجێ نەکرای بۆچی ماونەتەوە کوڕەی شخصی خۆت؟ سەریکە نەتیجەکە لای من خەڵکە، نەتیجەکە حەزب نییە، لای من حەزب مقدس نییە، نەگۆڕان مقدسە، هیچ حزبێکی تر مقدس نییە. وە کاک نەوشیروان گۆڕانی بۆ دروست کرد بۆ ئەوەی لە ڕێگەی گۆڕانەوە بەرگری لە خەڵک بکە، نەوەکو خەڵک بەکاربێنێ بۆ خزمەتکردنی شخصی خۆی یاخود خودی خۆی. من پێم وایە لام گرنگ نییە گۆڕان سەردەکە یا قازانجەکە. ڕاستە پێمان خۆشە گۆڕان لە لووتکەی دەسەڵاتە بێت، لە ڕێمان خۆشە 100,000 دەنگ هەبێ، بەڵام لای من گرنگە خەڵک چی بەسەرێت. خۆ ئەگەر خەڵک هەمووی زەرەکە لەنجا گۆڕانیش تیاچە یاخود نامێنێ یاخود لاوازە بێ ئەوە بێ. ئێستا لەم فۆرمە لە حکومڕانیە خەڵک زەرەکە. من پێم وایە
سیکە ئەوان ئێستا چاکسازیەکە لە ساحا ناکەن ڕوونەوانە ئەگەر گۆڕان بەرامبەریان بۆچێت لەگەڵیان نەبێت دژیان بێت باوەڕکە کاریگەری زۆر زۆر گەورەترە بێت ئەو کاتە بەسەن هیچ دەبێ خۆ پێ ناڵن تۆش وەکو حکومەت لەگەڵمانی نەخێر ئێوە خەریکی ئەوەن هەموو کەمپەینێکیان بەرامبەرەکەم من پێم وایە لەم واقعە بەرامبەر وەستانیان سوودمەندترە لەوەی کە بەبەرچاوتەوە دزی بکەن و پێش و بڵێن لە حکومەتەکە شەریکی باشە بەس بۆ دۆسیەی خاڵە سنووریەکان ئەوەی کە بەڕێزت باست کرد هێنانی ئاژەڵ لە سحێلا و لە سنووری بڵێن سلێمانیش لە هەندێک مەرزەوە ئێستا شەر بەردەوامی هەیە یعنی ئێستا بەرهەمی ناوخۆی خۆی کردی ئاژەڵداری بەتاواتی و ئێران لە ئێران دێ کاکە لە ئێران دێ لەو لە منتیقەی تەوێڵە و لای پێنجێن و ئەوانەوە دێم لە تورکیاوە دێ لای شیروان مەزن و لای خوێڕسکا و ئەوانەوە تورکی دێ و زۆرینەی هەرە زۆری لە سووریاوە دێ کە لە سحێلا ئەمە بە قاچاقیت هیچ موافقەیەکی وەزارەتی کشتتوکاڵی نییە هیچ ڕێگە پێدانێکی نییە بە هیچ پرۆسەیەکی تەندروستی و کەرنتین و پشکنی ناتێ ناپەڕێت و من لەم ڕۆژانە چوون بۆ ئەو منتیقەی دەشتی گوێڕ و مەخمور و چیوانە هەرچی ئەژەڵداریە تاوا هاواری لێستاوەڵە وازێنم زەرەرەکە و بەعالەنیش دێ و ئەمە مەترسیەکی گەورەشە و هێزی دەسەڵاتداریشی لە پشتینا خەڵک ناتوانێتە خەڵک با بڕات 2 کیلۆ شت بە قاچاق بێنێ قاچاقی وڵای کاک حەکیم ئەمە قاچاقیش نییە ئەمە تاڵانیەکە بە هێزی دەوڵەتەوە کە قاچاقی ئەوەیە کاکە بە کۆڵ شتێ بە پشت ئاێنن بە کەروبار شتێکە گوازنەوە نەخێر فەردەیە لە ژێر پیکابێ کاش ئەمە قاچاقی نییە قاچاقی زای چۆنە حکوومەت یاریێم کۆمەڵە داهێنانی کردووە لە دنیا بە ئینگلیزیش مستەلەحی بۆ نادۆزرێتەوە باشە ئەوەیە کە چیەکە تۆ هێزی ئەمنی دەوڵەتی هەیە لە بازار نووسینگە هەیە تۆ دەڵاڵ هەیە ئەچی عقدیان لەگەڵاکەی کاڵاکە بە قاچاق بۆ داخڵەکەن ئەدرس و عینوانەکەی دەن هێزە ئەمنیەکانی خاڵە سنوورەکان ڕقەمی سیارە و شتەکە بۆ داخڵەکەن دواتر هەر ئەم سیارە دێت لە بازگەکانە یعنی هێزی ئەمنی لەولا لە سەیتەرێ و بازگەکانە ئەوانش باری تەنسیقە دواتر داخڵیەکەن ئەگەر غەڵەت ئەمە توانین وا ناوی بنین پێوتێ حکومڕانی چەتەکان حکومڕانی چەتەکان بە کە بە ئینگلیزی کلیپتۆکراسی پێڵێت باشە ئەوەیە کەیتە حاکمە و ئیشی چەتەگەراییەکە بەڕاستی هینات ئەمە نەدزیە نەقاچاقیە دزی ئەوەیە لە دوی شەوە بە دزیوە بچتە ماڵێکەوە بزانی کامیرە کوژاوەتەوە شتێ بەری ئەمە دزیە ئەگەر ناتۆ بیسی چل کۆنتێنەر هەزار سەر حیوان لەو لاوە فلان شت فلان بدەی بە دوو یەک و بە عەلەنی بێژەوە کە قاچاقچێتیە باشە بەس سەبارەت بە کۆ هێزی دەوڵەت تەحوێ بۆ بکەن و بێ تێپەڕێن و لە بازاڕە حیمایە بۆ بکەن و باڵێ باشە بەس وەکو ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی پەرلەمان قوبات تاڵەبانی باسیەوەی کرد کە قەوارە هەرێمی کوردستان لە بەردەم هەڵوەشانەوەدایە یاخود ئەگەر لە بەردەم هەڵوەشانەوەدا بێت بۆی چیەوە هیچ شتێکی لەم شێوەی ئاماژە پێکرد یاخود کێوە کاری ئێمێ بەڵێ بە دڵنیاییەوە باسی لەوە کرد کە نیەتی بەشێک لە هێزە عەرەبیەکان پەرلەمانتارە عەرەبیەکان ئەوانە بەرامبەر بە هەرێمی کوردستان باش نییە ئەوەی لە چاویانە ئەیخوێنیتەوە هیچ شتێکی هەرێمی کوردستانیان قبول نییە بەوەی هەرێم پەرلەمانی هەبێ هەرێم حکوومەتێکی هەبێ هەرێم خۆی کێڵگەی نەوتی بەدەسەوە بێ مەتاری هەبێ خاڵی سنووری هەبێ ئیرادە ئەنوێ هەرێمی کوردستان لە هەموو شتێ دابڕێ بەڵام من پێم وانییە منیەتی هەموو عەرەب نییە منیەتی هەموو ڕەنگە چەند پەرلەمانتارێ چەند کەسێ خەڵک کۆمەڵی خەڵکە بن ڕەنگەوا بیکەنەوە بەڵام یەک واقعەیە کاک حەکیم بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە بەغدا بەهێز بێ ئەبێ لە هەرێمی کوردستانە بەهێز بێ بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانشا بەهێز بێ چاکسازی بکە چاکسازی لە دۆسەی نەوت تۆ دۆسەی نەوتەکەت بێمنەت و پاک و پوختە بێ بێمنەتی لێیان خاڵە سنووریەکان پاک و پوختە بێ بێمنەتی لێیان ڕێ ناکەوی لەگەڵما ئەچم بە ئیراد موچەی خۆم دابینەکەم ئەم بێمنەتیە هەبێت ئەوانش بەم زمانە قسە ناکەن لەگەڵتا بەڵام ئەزانن تۆ بەوەی گەندەڵی و بەوەی ئەو دۆخەوە موچەت پێدابین ناکرێن وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ بەزەلیلیە بینن هەموو ڕۆژێ بەوەی گەندەڵی و مزاهرات و چی دروستەوە بەزەلیلیە بین کە بەزەلیلیە بینن خواستەکانیان زیادەکات لەسەر یعنی خۆمە لە دانووسانە مفاوەزاتە یعنی تۆ لە مەعامەلەشە یەکێ بزانی زۆر مشتریە یعنی هەر زۆر مشتریە ئەچی سەری لەسەر گرانەکەن ئەچی مامەڵەکە وایە یعنی
ئەمانیش بەغا ئەزانیمان خوارد هیچیان پێ ناکرێت بەهۆی ئەم گەندەڵێ زۆر و زەوەندەوە بۆیە خواستەکانیان لەسەریان زیادی بوو ئەگەر نا ئەم خواستە ئێسەیە 2007 9 باشە نەبووە بەڵام کە بینیان طبعا ئێستا شەوان معلوماتیان شتیانێ ئەزار باشە کاتمەکەم ماوە بەس بە کورتی پێ دوایە هەنێ ئەو قاچاقچیە خودت بڵێن گەندەڵکارەکان خۆیان دوژمنی قەوارەی هەرێمی کوردستان خەڵکی کوردستانن ئەوانەی کە ئێستا تاڵانی دەکەنەوەی کە بەڕێزت دەڵێ ناودنا حکومڕانی چێتەکان من پێم وایە هیچ تورکێک هیچ فارسێک هیچ عەرەبێک بەقەدەر ئەو مەسوولانە دوژمنی قەوارەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان نییە کە بە شەو قاچاقچێتی بەسەر میلەتەوەکەن بە ڕۆژ قمار بەسەر میلەتەکەیانەوەکەن زەویەکانیان داگیرەکەن نەوتەکەیان تاڵانەکەن خۆیان و کوڕەکانیان کە هیچیان نەبوو بوو نەخاوەنی $100 ملیۆن شەوانش ئێستا خەڵکەیە وەڵڵی و بیللای ڕۆژی وایە 20 تەلەفۆن و پەیوەندیە خەڵکێ داوای پارچەی حەبەکە باشە خەڵکێ ئەڵێ مناڵەکەم ئەمرێ ئەگەر عملیاتی بۆ نەکەم یەک نییە دوو نییە دە نییە کەس نییە بەقەدەر ئەوانە دەست بێ ئەوە سەرانی دەسەڵاتداری پارتی و یەکێتی نواب بکەن ئێستا خەڵکی کوردستان خۆزگە بە هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بخوازێ کاکە خەڵک وا بیر دەکات و ئەڵێ باشە ئەم نیشتیمانە ئەمە نیشتیمانە لەسای ئەم نیشتیمانەی ئێمە ئەم بەرپرسانە بوون بە خاوەنی $100 ملیۆن ڕاستیشەکە بوون بە خاوەنی $100 ملیۆن خۆیان و کوڕەکانیان وەڵڵا بەرپرسەیە خاوەنی $2 ملیار و 500 ملیۆن بەخۆی و ممتلەکات و چی هەیە 4 هەیە 8 هەیەدا ئەڵە کاکەم کوردستانە بۆ ئەمانەیە ئەڵێ من هیچ نام بەسێتەوە بەم کوردستانەوە نەمەترێ زەویم هەیە نەموچەم هەیە بەهۆی گەندەڵی قۆرەخکاری نەئیشم دەسکرێت تۆ چۆن تەسەورەکەی ئەمە وەلایی بۆ نیشتیمان هەبێ باشە ئەمە لە داخی تورکا ڕقی لەم نیشتیمانە نییە ئەمە لە داخی فارسا ڕقی لەم نیشتیمانە نییە ئەمە لە داخی حکومڕانی چەتەکانە ڕقی لەم نیشتیمانە باڵ باشە بەس سەبارەت بۆی کە بەڕێزە نامی لێژنەی دارایی بڵێن سامانە سروشتیەکانیشی هۆکاری خراپبوونی کارەبا بە کورتی بە سەبارەت بە گرانبوونی غازیش هیچ بەراسوونێکتان کردووە غاز 1000 دینار چۆتە سەری بڵێن بەڵێ هەردوو پرسیارەکە بە خێرایی من سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانم ئێستا هەرێمی کوردستان توانای بەرەمێنانی 6,000 مێگاوات کارەبای هەیە بەڵام بەهۆی دابین نەکردنی سوتەمەنیەوە 3,000 ئینتاجی هەیە 3,000 ئینتاجەکە بەشی ئەوەیەکە کە ئەوەندە کارەبا بێت طبعاً ئەمە یەک دوو لەبەر ئەوەی نەوت و سوتەمەنی وەکو پێویست بۆ خەڵک دابین نەکراوە خەڵک ناچار بووە کارەبا وەک بەدیلێ بەکاربێنێ بۆ خۆگەرمکردنەوە ئەمە بۆ بەهۆی ئەوەی خواست لەسەر کارەبا زیاد کات هۆکاری زۆرە دابین نەکردنی سوتەمەنی یەکێک لەوانە غازی قادرکەرەم و کۆرمۆرە کاکاکیم ئەمە باسەکەم ئەمە خەریکی بەحسێکم ئینشەڵا لە چەند ڕۆژی ئاینداینەکەم تۆ ئەزانی تا ئەم ساتێک یەک کێڵگەی گەورەی غازمانەیە غازی قادرکەرەمە $1 داهاتی غاز و کۆندێنسەیت و LPG قادرکەرەم نهاتۆتە کە زێرەی حکومەتی هەرێمی کوردستانە بەهۆی خراپترین عەقدەوە کە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستانە هەیە کۆی داهاتی غازی ماڵان و ئەو غازەی بۆ شۆفاش و چی کە 1100 پەن بۆ 1200 پەنی ڕۆژانێ هەمووی بۆ داناغازە 25,000 کۆندێنسەیت بەرمیل ئەویش بۆ داناغازە تەنیا داناغاز غازی کارەباکەمانەدات خراپترین عەقدە جا تەفاسیلی زۆرە دواتر ئین یەکەمەوە باشە گرانبوونەکەی بە کورتی سوپاس دەکەم چ مانتەقەیە زۆر لە عەقدەکانی نەوت خراپترن گرانبوونی غاز پەیوەندی بەچێ من بەندە بەو پێی سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانم لەم 2-3 ڕۆژە زۆر بەجددی لەسەر ئەمە بووم سەرەتا فکرێک ئەوە بوو کە ئەم کۆمپانیا یاخود وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمان غازیان لە داناغاز غازەکەی داناغازە حکومەت هەرێم نییە خراپترین عەقدە لە مێژووە باشە بە دۆلارێک کڕن ئەیدەنە مەعمەلەکانی غاز بە دینار جیاوازی بەهای $1 بۆ دینار وتیان لە ساڵ 22-23 ئەگەر لە ساڵ 23کە بۆیان نزیکەی 2000 گرانە بۆ طبعا من وەکو مەبدە دژی کرا هەموو گرانکردنیەکەم باشە دژی هەموو گرانکردنیەکەم مەسەن یەکێ لە حەلەکانەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان $1 خۆی بە 125 بۆ کۆمپانیاکە بگۆڕ نانوێ لە نەتیجا بێنە بردە ئەمە پاشین کردیان لە ساڵ 11 وتیان لە ساڵ 11 گرانە بێ
لە ساس یانزەکە ئەکاتە 1000 دینار. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز کاک عەلی ئەحمەد ساڵح سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان کە لە بەرنامەیە لەگەڵ ماوەی سوپاس دەکەم. سوپاس بۆ بینیرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.